بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەیە جارێککە هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست. ئەم ئێوارەیە لێرە لە گوندی مۆتلیجا بەرنمەیەک دروست بکەین یاخود بەرنمەکە زۆر بەدڵی ئێوە بێ. فەرمون پێکەوە ئەمڕۆ یا ئەم ئێوارە بە لە مۆتلیجا. عبدی جان سلام علیکم. وعليك السلام ورحمة الله بخير من برا. سپاس دەکەم عراقێکی چاکە کردووە ئەوە مەشغوڵی چیت؟ خێریشی ئەم جایم ئەی دوورم بۆ نەختێ دابەستە و شتی وامان هەیە ئاژەڵ ئەی دێنێ لێرانە. تەمان من کە بینیم زۆرم بەلاوە سیر بوو کتم جارە زۆری ماوە بۆ جادوورین چیەکە تو مەستۆ ئەی دووری توی خەیتە بەر دەمی حیوان. ئەمە دووەم جارە من زەوی ئەی دوورم لەبەرەوەی زەبڵگێ و پێینی تایە بە قووەتە ئەمە دووەم جارەی دوورم بۆ جاری سێمیش ئیشەڵا یێتەوە دەست بۆ مانگی پێنج. بەڵێ بەڵێ بەڵام ئێستا حیوانەمە باشەخوا. بەڵێ ئێسامە لەبەرەوەی من دابەستێ و ئالفێ دەمێ کە ئەمە دایە لەگەڵ ئالفەکە ئیتر زیاتر ئیشتیهایەکرێتەوە ئەیخوا. ئەم چی بوو تۆ داسێک شتێکت پێنی ئەم فڕبینە چی بوو پێ دووری؟ قوربان ئەو مەشینێ ئەمە وەسایلێکی گەلێ چاکێستا هاتۆ بۆ فەلاح. جاران ئەم داسە بوو تیشتە کرد و هەستان بێنە و بڕبنگ بێنە و دایە خۆیان دەستن نەبرێ خۆیان مارە گەزە شتێک بێەوە نەدا و ئێستا ئەمایکەی دەشانت و ئەچی بێتە بێشەوە ئەیخرتێنێ. تۆ ئیشت بەداست کردووە؟ ئەرەوەڵا ئەوم ئیش کردو ئەم جادوورین یا درێنە درێنەشم کردو و یاشم دووریوە. تەمان ئێستا خەڵک کەڵی درێنێ و جاڵێ دە هەردووچەند جانیە تەوان نازانێت کە فەرقی هەیە جا چۆنە ئەدووریە و درێنە چۆنەکرێ؟ وەڵا قوربان درێنە ئەبێ وشک بێ کە وشک بوو اینجا داسەکەی گەورەترە جا لەبەر ئەوەی تەڕە ئەبێ داسەکەی بە قووەت بێ و بچووکتر بێ. بەڵێ داسی درێنە ئەبێ گەورە بێ و لەبەرەوەی تۆ پشت زۆر دانەوێنی ئەبێ تۆزێک کەمەکەی درێژ بێ. خەمی ئەوەشە نییە تۆ گەنم ئەوەرێ ئەم جا هەر ئاوا توانی لێ بدێ بێ فەرقی ئاخر درێنە قەیماخەوەی ئەیکێتە دەست ئێستا نەماوە ئەوە بۆی دەست زیاتر بگرێ ئەوە نەماوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جار بابزانم كوتوني آخر وأخري رمضان ورتان لقل رمضان شو؟ لا خوا بزاي بقلي بباشي هنا ومعنا حتى إحساس باشي. الحمد لله. كاك حاجي بابزانم تو هر لم موتليجي لدايق بوي. بەڵێ من لە ساڵی 1970 هەر لەم گوندە لەدایک بوومە باوکو با پیرشمان لێرە لەدایک بوون. کەواتە پێش هەشتا و پێش ئەنفالیشت بەبیر دێ لێرە خەڵک با بڵێن لە خانوبەرە و جلوبەرگەوە بیگرێ هەتاکو ئیش و کار تەبیعەت زۆر گۆڕاوە. بەڵێ کاتانە گشتخانەکان قوڕ بوون سیلەی ڕەحم زیاتر بوو خزمایەتی دۆستایەتی زیاتر بوو دەستا و ئیتر درە و ئەوانە گشتی دەستاو بوو ئەمڕۆ بۆ تۆ بوو سبەی بۆ من بوو تە گشتی کۆ ئەبووە بۆ هەرەوەزی و ئیشەکە بە ئاسانتری ئەڕۆی خەڵک تا خانوشی ئاوا کرد هەنی هەر بە هەرەوەزەی کرد ینی بەدەست قورپاست خانووکردن دیوارکردن درەوکردن هەموو شتانە بە هەرەوەزی بوو. باشە
پێش ینی ئەو بەو سەردەمی مێرمەنداڵیە تۆ لێرە چکە مێرمەنداڵی ئەو کاتە ینی با بڵێن لە تەمەنی 5 ساڵ و 6 ساڵی ئەبووە ئیشکەیت ینی با بڵێن تەمەنی مناڵی زۆر درێژ نەبوو لە لادەیە بابزانام ئەو کاتە پێش ئەنفال و ئەوانە تۆ لێرە چی ئیشەکە کردو وڵی من لە سەردەمی مناڵیشمە یعنی وڵی نەمەڕمان هەوە نەماڵاتمان هەبووە بەس خەڵکێکی تر هەبووی تر ئەوە معدلی خۆی کەگەیشتە 5 ساڵ و 6 ساڵ ئەیان نادە لای بەرغەل بوو گۆلک بوو گایل بوو بە زۆری وڵاخمان هەبوو گاوانیم کردووە کەواتە ئەگەر ئەوانە و نەکرد بە خۆش ژیاوی وڵی لەخوا بە زیابی خراپ نەبوو بەڵێ ئەی بابزانم ئێستا جەنابەت خۆ هەر لێرە دانیشتووە بەڵێ هەر لە ئێرە دانیشم و ئێرم بەجێ نێشتوە هەری زۆربەی ماڵەکان ئەلێرەیتر بەرەو چۆڵ بوون ڕۆی و کاتی کە حکوومەت بڵێن زۆربەی خەڵکی کردە موچە خۆر و چوە ناو شارەوە ئێرە بەرەو چۆڵی ڕۆی بە زێمە هەر چۆڵمان نەکردو هەر لێرە ماینەوە دەستان خۆش بە یاخوا کاک حاجی ئەی مەشغوڵی چی لێرە وڵی مەشغوڵێکەوەیە فەلاحەت ئەەکەین دەغڵودان و گەنم ئەوانەکەین هەری ماڵە و بای پێویستی خۆی عەرزێکی هەبی ئەیکا ئیتر هەشە بە مەرداریەوە خەریکە هەیە مانگاداریە جەوڵێکی باشتان لە پشتەوەیە ئەوە ئێوەیە بۆ وەڵام سنوورە بەڵێ ئەمە گوشتی سنووری خۆمانێتتر لەگە ئەمە ئەملامان ئاغزە لەرە ئەو لاشمان چنارتووە بە دیوی ئەو دیوشاتەوەکەڵ و کانی سپیلکەیە سنوورمان ئەچێتە سەرێ بەڵێ سنوورمان گەلێ خەڵک پێی خۆشە لێرە ئاژەڵداریەکەات بەڵێ هەیە ماڵ هەیە ئاژەڵدارێکە ماڵ هەیە خەریکی یعنی وڵاخە و هەیە مەڕی بەخێوەکە ئیتر هەشە بە باخ و باغداری و زەرعات و ئەوانەوە خەریکە بابزانم لەگەڵ ئاوا چۆنن چکە ئەو چەند ساڵە زۆر بێ ئاوی بوو بەتابەتی بوو ئەم شوێنانە ڕەنگە زۆر کاریگەری دروست کرد بێ لەگەڵ ئاوا وەزەتان چۆن وڵی ئەو 2 ساڵی پێش و زۆر سەغڵەتی کرد یعنی ئیتر چەمەکانمان کانەکانمان گشتی وشکی کرد بەس شکر بۆخوا ئێستا لە بژانەوەیە ئاوی ناودێشمان هەیە ئاوێک بیرێکە لەسەرەوەی دێبۆمان ئەوە لەخوا بەزاوێ بۆش کە ساڵێکە بۆ ئێمە گەلێ باش بوو کاک حاجی دەیەکە شکر ڕوو لە ئاوەدانی یاخود ئاوردەوردە ماڵی لێ ئەڕوا وڵی لی ناڕۆ ینی تقریبی 6 ساڵێکە بێت لە تایمێکا وەستاوە یعنی حساب کە دێتەوە بۆی ناڕوە باشە کاک حاجیها ئەو ئاغچە لەرە بڵێ 2 کیلۆمەتر ینی ئێوە هەر لە ناو شارن حساب کە لە ناو شارە ئەی باچ خەڵک بۆ بەجێ دێڵێ وڵی ئیتر نازانم فکری خۆیەتی لەوانێ مەسلحەتی لێ باشتر بەزژینە وەکو ئەوە بڵێ لە ئاغز لەگەڵ ئاغز لەرە ساکە گەڕێکین لە ئاغزە لە گەورە مەفەقتان سەلامەت بیاڕەوی بەخێر بێ سەرچاو سلام علیکم دایجان شکر باشی خوا لێ ڕازی بێ سوپاسە دەکەین سەلامەت بە یاخوا خوای مانە باتە یاخوا حاجی کەتان سەلام علیکم علیکە سەلام سەرچاو بە خێر بێن سەرچاوەکەم سوپاسە دەکەین ببوورە تۆزێک لە پڕی شەهاتین مەشغوڵی چی بووی خەریکی ئێ چێشت تشتە بوو خی گەورە لە ش ساخکە حاجی بابزانم چێشتی شای و مەولود کردووە قەت ئەی چۆن نەم کردو ئارەوا کرد هەرمە بسم لەم مۆتلیجەیە لە شوێنی لەم دێ خۆمانە بەڵێن لە شوێنی کەش کردومە حاجی با پرسیاریەوە بکەین بۆ کاتی خۆی ئەوەنە خۆش بوو تەنانەت کە شایشیانە کرد لە دەیەکانی دەوروبەریانە جێڕایەوە چێشت و نانێکی زۆر خۆشەکرا ئەو نانەشانە شتانیان دانا برنجی پڵاو و نازام تەرتیبات و ئەمانە جاژنی کڵاو لەسەر و ئەوانە تۆ ئەم کڵاو شتەش کردووە حاجی نان کڵام نەکرد ئەی بابزانم کە وەختی خۆی پێش ئەنفال تەبعاً لێرە بوو وانە ئیشوکاری ئەو کاتەتان چی بوو وڵی شوکاری ئەو کاتەمان زۆر بوو هەر لە جگە لە زەرعات جاری وا هەبوو ژن چیغیە کرد تەونیە کرد قایاسەیە کرد گوریسیە کرد نازانم ئەمانەیە کرد بازام تۆ چی کرد چی غوتەوەنمان نەکردووە دارمان هێنا و زەرعاتمان کردووە و ئیتر لەگەڵ پیاوە و دەشتە ئیشمان کردووە و هاتوینە تۆ لە ماڵێ نان و چێشتمان حازر کردووە و مناڵمان بەخێو کردووە ویستم لەسەر مناڵ پرسیار بکەم ئەو کاتە مناڵەبەری زۆر قورس بوو باشە چۆن هەموو ئیشەشە کرا و وەکو ئێستاژ نەبوو ماشەڵا مناڵ باش پێگەی زیرەک بوون مناڵەکان واروەها وەکو ئێستا نەبوو بڵێن کاکە وڵی تێر ناخوا بە شیری دایکی ئەوانە مناڵ چۆن بەخێوە کرا چۆن ئەبرا بۆ سەر زرعات و ئەوانە هەر شیری خۆشمانەدایە و بۆ دەشتەش لەگەڵیشمانە بوو بە خێویشمانە کرد و ئیشەکەشمانە کرد ئەی بابزانم بۆ مەسلەی دینداری و ئەوانە خەڵک بۆ ڕۆژوو بوون و تاعات و عیبادەت و نوێشکردن و ئەوانە خەڵک چۆن بوو هەر گرتوشمانە ڕۆژوشمان گرتووە لە ڕەمەزان و شتا و ئیشیشمان کردو
حاجی کەدان باش تیژی تر بپرسم ینی خێزانی ئێستا بە تایبەتی بەس بە خێزانی تازەیە گەنجەکان هەم کچیان هەم کوڕیان زۆر بێت تەحملن ینی جاری وا ئەیە شتێکی بەسییتیان لێ گەورە ئەبێ و ئەبێ بە مای جابوونەوە بەڵام ژن و پیاوی ئەو کاتە تحملیشانە کرد جاری وا بوو مێرتون و تیژ بوو پیاوەکە ئیدارە بەڵێ ساوا بوو کەس ناڕۆی ماڵی خۆی بەجێ ناژ ماڵی خۆی بەجێ نایشت ئەشی ماڵی خۆیە کرد مناڵی خۆی بە خاوەنە کرد بەڵێ ڕاستە یاد مەسەن جاری وا هەبوو ژنێک هەبوو ینی چۆن پیاو هەبوو ینی وەکو کوێخا وەکو حاجی وەکو کەسایەتی دیوەخانی هەبوو مەشاکلی خەڵکی چاگە کرد کێشەی خەڵکی مەسەنم بۆن منە سۆڵح کرد ئاوا ژنی قەدیمیش مەسەنەن ژنە هەڵەکەوت لە لادەیەکە ژنێک دوو ژن زۆر بە جگە لەوەی کە مامانی بۆ خەڵکە کرد سەراحەت با بڵم گۆرە بۆ خەڵک بۆشتی تریش لەگەڵ ئافرەتانە زۆر باش بوو ئەلم جۆرە ژنانتان هەبوو بەڵێ هەمان ئارەوەڵا هەمان دەی دەست خۆش بێ خۆی گەور مان هەر بۆ دکتۆر نابرم هەر لە ماڵەوە ئیتر هەر بۆ نەخۆشیش نازانام ینی هەندێک نەخۆشی جاریوا بووم بەخوا ماریشان پێوەیە و نەخۆشیشە بوون و ینی سەرێشەش هەبوو سکێشەش هەبوو خەڵک لە ماڵەوە شتێکی بەسییتە کرد و ئەوەنە ئەم دکتۆرە نەبوو ناوەڵانە بوو ناچین بۆ دکتۆر ئەی تۆ پێم بڵێ ئێستا لەگەڵ ڕۆژ و عیبادەت و ئەوە ناچوونی وەڵا شکر باشم ئای بم نییە ئەی لە شار دانیشیە لە لادێ وەڵاهی لێرە بوون چینەتە چێ ئەی جارجار دێوە بێرە دێمەوە وەتەنە بەجێی نالم هەر دێمەوە ئەی چێ لێرەیە ئەو ماڵ برامەوە ئەی سەلامەت بن یاخوا حاجی عەزیزمان نای سپاس دەکەین سەلامەت بە یاخوا سپاس دەکەین حسین جان سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته سلام براکەم سپاس دەکەم کاحسێن ئەڵەن بیری مناڵی تیژە تۆ جوە ئەزانم بە مناڵیش هەر لێرە بوو ینی پێش ئەنفال چیت بەبیر دێ ئەو کاتە جێیشە هات تارە هات سەردەمی چوزانم کونە تارە و خۆ حەشاردان و خەڵک حەشاردان و وا بوو جاری وا بوو لە شوێنێکا فیرارێ هەبووە بۆی حەشاریدا چیت بەبیر دێ لەو مۆزوعان کاکە یەکێ لەوانە ئەم بەردەیکەوای بینی کۆمەڵی خەڵکی ناودێ هەچی فریا بکەوتە هاتە ژێر ئەم بەردەوە لە ترسی حکومت هات لەو بانشاخەوە جێیشیان هەبوو لە تەوەکەڵ بوو لەوێ سابت بوون بەڵام ئەهاتن لێرە وەکو تەشویشێک سەلێ فشەکەکانان بە ناودیە و ڕایانە کرد کاحسێن تۆ بازانام لە بیرت دێ کە جاری وایە بوو جێژ یا بەسەردەیەکە بەهانی زوو مەسەرم بۆن منە تۆ ئەوانە بەبیر دێ بەڵێ بە فکرم دێ بەیانانێکی ویستمان بچین بۆ گەڵاڕن بۆ تووتنمان کردووە لەم خوارەوە هاتیە لە ئەم گڵابانە ئەم بانی کە تۆ بینیتە هەمووی جێشی عێراقی بوو جێش و جاش دەورمانی گرتبوو هەمومان کەس نەیتوانی لە ماڵە دەرچێتە دەرەوە خەڵکەکان هەموو هێنا دەرەوە لە شوێنێکا خڕێنەکە هەمیان هێنا هەر دەوری نادویانگە کەسیان نێش بڕوا بەم لاولایە ئیتر بەبوونی ئەوەوە کەس نێتوانی بڕوا کەس نێتوانی حیوانات توشتیش دەرکا ببوونی ئەوە ڕێک ئەوەستان لە ماڵ بزانین چیمان پێڵێن خۆکە دەسەڵاتی نەبوو براوکات بابزانم باسی کونەتارە کرد بابزانین تۆ بە خۆ چوتە کونەتارە و با بڵێن خەڵکەکە کە تارە هات چۆن ڕایانە نەکردە ناو بەس جۆمان لە سەوتی وایە لەو شاخە پێشەوەی بێ بەم دیوا سەوتەکەی کە دەرەکەوت ئەو خەڵکە هەمووی ڕایە کرد بۆ ژێر ئەم بەردە قایم بوو ئەو بەردانی ئەو بەریشەوە ئەو دووسێ بەردە گەورەیە سەریومەکە ئێساوە جا دەوری گرتووە ئەوە ژێری زۆر بۆش بوو لەو دیوناودێشەوە هەر لە بەرزەکە ئەوە بنکەکانی پێڵێن ئەوە هەر بنکەکانی پێڵێن ئێستاش ئەوە زێی لەوانەیە دە نەفەری تیا بێتەوە حسێن جاری وا بوو لە دەیەکە فیرارێکە بوو نەچوو بۆ ئەسکەری یا پێشمەرگەیەکە بوو ئەو خەڵک چۆن حەشاریانەدا کە جێشات کە جێشات ئێستا بۆ نمونە من مناڵ بووم هەنەیە کەس بۆشمی کرد و بە قسەی و جێشەکە لە ناودیە بوو بەڵام وەڵای لە ناودیە نەبوو جێشەکە لە ئاغدەرە هاتە دەرەوە من بە پێویستم بچم بۆ تەوەکەڵ بە میوانێ چوین لەگەڵ دایکم ئەوانە چاوم بۆەوە کەوت شعوری ئەوم هەبوو کاتە یەکسەر هاتمەوە ڕام کرد لە مزگەوتەکە مکەبەری لێبوو کوتم بۆ ئاگاداری فیرارەکەن ڕاکەن جێی شاوی تر نەختی فیرار هەبوو لە ناودی خۆمانە یادیان بەخێر بێ بەعضێکان ئێستا ئەنفال و بەعضێکان شەهید بوونە و ئەوانە ڕایان کردارەوەڵە نەوەڵا کەس نەگیرا بووی ئەوە کاسێن ئێستا لە دەیەکە ماوێ الحەمدولله ئەی بەچیەوە مەشغوڵی وەڵا خەریف فەلاحەت و ئەوانین بڵێ ئاژەڵداری بڵێ نەختی وڵاقمان هەیە لەخوا بەزەوێ خۆ دڵ و خۆشەش کرد بە دەیەک وەڵا بە ئەوروپای نادەم کەوتوینە کۆتایەکانی ڕەمەزانیشەوە نەوێتە چۆنە لەگە ڕەمەزان وەڵاهی باشین لەخوای گەورە بەزاوێ ومێدێکمانەی شەڵاگە خوالیمان وەرگریاحی دیە
سلام علیکم چۆنن؟ باش ڕێگام کە بە لێرە تۆ زدانیشم هیلاک باشە وەرە وەرنە ئێرەوە هەتێ تۆ وەرنایبێ منە پشمەکەنە کامێرەکە وەرنە ئێرە دەیدی ئاوەڕیز بن تۆ وەرە ئێرە تۆ ناوچی بوو؟ شەمێران تۆ جارە وەرە شەمێران چۆنی؟ باشی شەمێران بە ڕۆژوویت؟ بەڵێ وەڵا شەمێران ناوەکەش خۆشە زەنی ئەرڵا یاخوا دەستی خۆش بێ یەک ئافرینی گەورە بۆ تۆ بازم ڕۆژوو خواردووە؟ ئەی ئافرین وەڵا ئافرین وەڵا جارێکی تریش ئافرین چونکە تۆ زۆر پیاوی ماشەڵڵا ئەو هەموو ڕۆژە و گرتووە ئەی ئەو چەند ڕۆژێک کەماوە بەتەمای ئەویش بە ڕۆژووبی؟ بەڵێ ئافرین بۆ تۆ زۆر باشە تۆ بزانین شتێکمان پێشکەش ناکەی شەمێران؟ سروچی وەڵا هەر شتێکە بۆ خۆ پێخۆشە گە سرودێکمان پێشکەشکی ئەمە مەمنوع نەبین وڵا هیچ نازانم ئەوە نازانی چێ سرودێکی خۆشمان بۆڵێ لە تۆ با ئەو کچە جوانە بێتە ئێرە با بزانم ناوی چییە؟ کچە جوان چۆنی؟ تۆ ناو چییە؟ سۆنیا ئەم جلانەشە زۆر جوانە ئەمە کۆڵوانە و ئیتر جلی کوردی و چەفتە و ئەمە چەفتەیە وا بزانم ئەم شتانەشت هین کردووە ئەو چێ تۆ گۆڕیوە؟ ئافرین بۆ بەرنامەکە؟ ئافرین وتی بچۆ بۆ بەرنامەکە؟ وەڵا وتی بڕۆ لە ناو تەلەڤیزۆنی چوینە ناو تەلەڤیزۆن باش بابزانم بەتەمای چیمان بۆ بڵێ؟ گرانی بابزانم چییە زانی تۆ؟ مامشتی دەی بێڵە بزانم بەس گرانیە کە زانمی مناڵ بێ آخر دەبێ مناڵ بێ خۆی ئەمە گەورە نەبووین جارە لەماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە تەختەکێ مندا پیرم ڕۆڵەگیان مێناون کێکی جا دەبیکەنەوە وە قوڕوان مەنگە دیارای فێڵوان ڕۆی ڕێوی فێڵوان ئافرین بە تۆ با بڕوا ڕێوی تەلەکە باز یعنی ئەگەر ئێمە لە ماڵەوە بووین خۆ نابێ ئەگەر کەسێک هات نەمان ناسی دەرگا بکەینەوە وایە نابێ دەرگا بکەینەوە زۆر باشە بابزانم ئەم کچە جوانە ناوی چییە؟ بەهار ئافرین بۆ تۆ لەم بەهارە جوانەیە ئەمە بەهارخانە بە ئەو کچە عەقڵانەش با بێن میوانی تازەمان هاتەوە وەرن ئێوە لێرەوە ئێستا دێم لە ئێوەژە پرسم با لەم کاکانش بپرسم ناوتان چییە؟ من ناوم عەلیە عەلی ئەمە چییە ئەم گرێگرەیە بە سووتان لاسای منت کردوێتەوە بزان منش جاری وایە ئاوای بەستم وەڵا ئەومان بەرزانیە تۆ پێم بڵێ ئەوە تۆ خۆ بەست یا بۆیان بەستی؟ بۆیان بەستم لێ نازانی ئێستا بیکەیتەوە خۆ نازانی بیبەستیتەوە وایە بەس ئاگال لێبێ نەکرێتەوە باش؟ باشە عەلی گیان تۆ ناو چییە؟ ئەم کاکە جوانە وەرە ماچاومان لێبێ ناو چییە؟ ناو چییە؟ نازانم ناون نازانی ناو چییە؟ بۆ؟ ئافرین کاکە محەممەدەوە لە بیری چوو بۆ تۆ ناو چییە؟ ناوم بۆتانە بۆتان گیان تۆ لێرە یا لە شاریت؟ وەڵام من ینی ماڵتان لێرە یا لە شارە؟ ماڵمان لێرێ ئێرە خۆشە مۆتیلجە خۆشەوە وەڵا عیبی نییە لە ئایبینێ پێت خۆشە تۆ ناو چییە؟ ئەمیر چێ ناوینە ئەمیر؟ وەڵا باوکم زۆر باشە ئەمیرایەتیەکەیت؟ وەڵا نەوەڵا ینی مەبەستم وایە ئەبی بە ئەمیری ڕەفی هاوڕێکانت؟ نەوەڵا باشە بۆ؟ تااقەتن نییە؟ ئەی ئاقڵجان تۆ ناو چییە؟ کاڵێ چۆنیت؟ باشی کاڵەیە؟ ئەوە چییە کاڵە بۆ قسە ناکەی عیبە بۆ قسەمان بۆ ناکەی شەرم مەکە مامەکان تەماشایان کە ئافرین بۆ تۆ ئەمە شەمێرانمان مقابلە کرد شەمێران ئەم کسە جوانە ماشەڵڵا زۆر جوانیت ماچێکشم بەرێ ماچێکم بەرێ ناو چییە؟ هێشتا فێری قسە نەبووە ناوی چییە؟ هێشوو؟ ئەی ناوی چییە؟ ناوی هێشووە کە هێشوو بە قەدەر هێشوەترێ جوانیت باشە تۆ ناوچێ کاکە؟ عەبدوڕەحمان تۆش ماڵتان لێرەیە؟ ئێرە خۆشەوە نییە؟ ئەی تۆ پێم بڵێ هیچ ئیشەیەکەیت؟ ئیشی چیەکەی؟ گایلم ینی شوانیت؟ بە شوانی گایل ئەزانی لەن چی؟ گاوان ئافرین گاوانیت کردووە؟ ئەگەر بچی بۆ گاوانی تا شوێ ڕووی؟ حتا خوا حەقمانەکە ڕوویت دەی شاڵا سەرکەوتووە بێ ئەی لە خوێندن خوێنیت؟ تا پۆلی چەند خوێنەوە؟ هەشت ئافرین پێچە زیرەکیش بی وایە خراپ نی باشە تۆ ناوچی کاکە؟ میران
تۆش ماڵتان لێرەیە ئارەوەڵە ئەی تۆ چی شەکەی وڵای هیچ هەر لە ماڵوێن هەر لە ماڵێ ئارەوەڵە ماڵە و دەرەوە یەکش پرسیاری لێ یەکەم بەڵێ. ڕاست مۆبایل هەیە ئارەوەڵە ئەی پۆبجیەکەیت ناوڵە ئەی یاریتر چیەکەی وڵای یاریکە هیچ ناکەین بەس سێری خەت و شتەکەین وتەوە ئاوا فەیسبوک شتەیە بەڵێ بەڵێ ئەی تیکتۆک وڵای ئەوشم هەیە چاو لێبێ لە دلا دیا بژی تیکتۆکە هەبێ ئەی سەیری چیەکەیت وڵای سی تیکتۆک و فەیسبوک و ئەچینە دەرەوە باشە تۆ ناو چییە نام سیدادا ناوت سیدات سیدات بەڵێ تۆش ماڵتان لێرەیە ناوەڵە ئەی لە شارەوە هاتووی بەڵێ ماڵتان لە چ شارێکە هەڵمان لە تێکیە تەچێ لە شارۆچکەی تەچێش خۆشە وایە وەڵا خۆشم بەڵێ تێگەشتی تۆش مۆبایل هەیە هارەوەڵە ئەی تۆ چیت هەیە ئەم فەیسبوک و نازانم وەڵا هەمووی تیکتۆک و ئەمانە وەڵا هەمووی هەمووی هەیە بەڵێ ئەی تۆ بۆچی بەکاریێنی وەڵا بۆ خۆشی بۆ بێتاقەتی ئاوە بەڵێ ئەم کچە جوانە بابزانم تۆ ناو چییە ئەژی چۆنیت ئەژین وانە ئەژین تۆ ماڵتان لێرەیە لە شارە لێرە لێرە ئەی چۆن ئاوا جوان خۆ گۆڕیوتە تۆ زۆر پاک و خاوێن و جوانیت ئافرین بۆ تۆ وڵات خوشکەکەم گۆڕیت ئافرین بۆ تۆ زۆر باشە سەیری کامێرەکە بە قوربان ئەی بابزانم لەگەڵ ڕۆژوە چۆنی وڵا عیبنی ڕۆژوو خۆشە ئارۆ زۆر خۆشە ڕۆژوو خێرمان دەسەکەوێ ئەنجا ئێوارە شتی خۆشیشە خۆین وایە ئارۆ تۆ پێم بڵێ ئێوارە حەزت لە چییە وڵا ناسان هەچێ بێ خوانێ پڕێ خۆشەوە نیە ئارۆ برسیمان هاچێک بێ خۆین وایە باشە ئەی ئەمە خوشکتە هەردووکیان تۆ ناو چییە بەری ناو چییە بەری بارین ئای ئافرین بارین چێ تۆی گۆڕیوە بارین دادا باش ئافرین بارین ئەمە پەپولێ بەسەرتەوە ئەگە پەپولەکە بفرێ ئەی چۆنێ هێنیتەوە نافرێ حەزی لەسەر سەری تۆیە تۆ چکە زۆر جوانی تو پەپولەکەش حەزەکە هەر لە لای تۆ بێ ئەم کچە جوانە وەرە کە جوانیت وەرە با دەموچاو دیار بێ کاکە تۆ ناو چییە پێم بڵە ناو چییە ناو چییە دارین لارین ئافرین لارین تۆ قژەکانەوە نە جوانە ماشەڵڵا هیچ دیار نە سەری کامێرەکەکە بابینەران ببینن کە جوانی ماشەڵڵا با نقڵشتان بەمێ باشە ئەمە نقڵشتان بەمێ ئەمە نقڵ بۆ تۆ پێچێ ئێوە گەورەکان حەستان زیاتر لەمە بێ وایە وڵای ئەوەش بۆ تۆ دەست خۆش بێ ئەمەش بۆ تۆ باشە ئەوەش بۆ تۆ سەر چاوی دەم خوا بکەم شت ئەمانە ما بێ بە ئەمە دەمێ باشە چکە ئەوەم نەماوە وەرە بە قوربان سەلام عەلەیکوم چۆنی کاکە وەرە با لێشت بپرسم زانم تۆش پشتێنەکە و گرێ بەستووە وایە ئەمە شاڵ ئەمەی لە بەرتایە قوماشە بەس جوانە وەکو شاڵ وایە تۆ ناو چییە عەبدوڵڵا جان ئەوە لەکوێ بووی لە ماڵەوە ئەی بوا درەنگ هاتە عەبدوڵڵا تا خۆ گۆڕیوە تا خۆ گۆڕێ پێچووە وایە عەبدوڵڵا جان یاخوا بەخێر بێی ببوورە ئەمامان هەر وەکو دیاریە بێ لێ وەرگری وایە ئەبێ هەر وەکو هێن هەر وەریگرە باشە دەستان خۆش بێ ئابە خۆ مامۆستا سەلام عەلەیکوم وعليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا تۆ بۆ خۆت مناڵی مۆتلیجەیت باڵێ طبعا لەدایک بووی گوندی مۆتلیجە مامۆستا ئەڵەن مێژووی ئەم گوندە دروستبوونەکەی گەڕێتەوە بۆ ناوەڕاستی سەدەی 19 و علاساس باو باپیرانی ئێوە لە گوندی لێوژە بوون لە بناری قەندیل و هەتاوکو عەشێرتیش ئاکۆن ئەو هینەتان لەسەر ئەوە ئەسڵی هەیە باڵێ طبعا ئەویان ڕاستتر برێم لە سەدەی هەژدەیە
لە 850 گوندە دروست بووە لە سەردەستی پیاوێک بە ناوی ڕەسوول قەرە کە ڕەچەڵەکی ئەگەڕێتەوە سەر بنەماڵی وەستاباسکەوە لە ئێنجێ و لێوژن چونکە ئێنجێ و لێوژە هەردووشان یەک بنەماڵن بەڕێ ئێمە لێوە هاتوین و لە سەدەی ئەشدەیە هۆکاری نازانن هۆکاری هاتنەکەتان ئاخر ئەوە لێوژە و بناری قەندیل و هاتن بۆ ئەم ناوچەیە یعنی چۆن بۆ ئەمە ڕوویاوە هۆکارەکە لای ئەوانش و لای ئێمەش بەڕاستیەکەی نادیارە بەڵام ئەوەی هەیە هەم ئێمە شانازی ئەەکەین ببوونی ئەوان هەم ئەوان شانازی ئەەکەن ببوونی ئێمەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئێمە شتێکی خوانەکردە شتێکی ناجۆر نەبوو وەکو چۆن ئێستا ماڵمانەیە چۆتە حەوینجا لەبەرباری ئابووری چوو ئەوانی شەر بە ئەکرێ لەبەر شتێکی ئەوهایی بوو بێ و مامۆستا ئێستا گەر ئێوە لێتان بپرسن ئێوە لێوژەین یا مۆتیلیژەین ئێمە بە حقیقت مۆتلیجە دەستە خوشتی گوندەکانی قەندیلە بەڵام ئێمە هەروەکووتم باپیرمان ئێستا ڕەچەڵەکەی وا لەوێ دیارە و لە گوندی ئێنجێ هەم مامەکانی مامۆساکانی گوندی ئێنجێ و لێوژێوە لەوێ ئەژێن حالێن باشە ئێوە گەڕاون بە دوای ئەوەیە ئەمە پێڵەن سەجەرە شەجەرە هەچێکی پێڵەن خزمی خۆتان لەوێ بدۆزنەوە و ینی خزمەتیتان تون و تۆڵکەنەوە ئێستا ئەوان ئەزانن کە ئێوە خەڵکی ئەوێن و ئێوە ئاکۆن و خەڵکی ئەو بنارن بەڵێ ئێمە هیچ لاریمان لەوە نییە ئێمە 1990 ئەوەمان یەکلا کردوێتەوە هیچ مەجاالیتیان نەما چون بۆ ئێمەوا دیارە هەم لەوێ هەم ئامۆزاکانمان ئێستا ئەچین لە ئامۆزاکانی ئێرە زیاتر خۆشەویستانەتر سنگمان بۆ ئەکەنەوەی ئێمەش هەر بە هەمان شێوە لەگەڵ ئەوان بەڕێ لەوانە هیچ مەجاالیتیان نەماوە چونکە لەوە دەرچووە بڕێ کە ئێمە ئەوێ نەبین بە تاکید ڕەسوول قەرە ئاغا بووە کە هاتوتە ئێرە بە ئەوان ینی زۆر سەریع بم شوێنەکەی ئەمە پیان بەخشیوە داگیری کردووە چۆن بۆ مەسەلەن بۆن من هاتووە لێرەیە لە دەوڵەتی وەرگرتووە ئێرە کردو ئاودان کردوەوە کردوەتی بەدێ مامۆستا لەبەر ئەوەی نووسی نەبووە لەبەر ئەوەی بەڵگە نیە ئەچین بۆ ڕێیەکان پیاوێک بە دوو مناڵەوە بێتە ئەم دێ و ئێرە دروستکە بە تەئەکید زۆردارینەوە بەکڕین بووە بە پارە بووە ئیلا ئەوە بووە بەس من قەنەعەتی خۆم وایە طبعا ئەوان ناڵێن و ئێرەش ناڵێن من قەنەعەتم وایە ئەم کوڕانە ئەم دوو کوڕەکە هاتوونەتە ئێرە ئەگەر کێشەیەکیان لەوێ هەبوو بێ بنەماڵەکەیان پەیوەندیان بە حکوومەتەوە هەبووە طبعا ئاکۆ عشیرەتێکی گەورەیە لە پاڵ ئەم ناحەیە وتوانە بابن لە پاڵ ئێمەیا بن کە لەوانە معسکەرێکی تورکەکان ئەلەوێ بوو لە پاڵ ئەوانە لەو دەشتی حارسە ئەلەوێ خێمان هەڵدا و ڕشماڵیان هەڵدا و دوایش هاتوون لێرە دروست بوون بە تاکید بە شێوەی دۆستایەتیە چونکە ئەم منتیقەیە ئێمە بنەماڵی وا بەقوەتی لێ ناتوانێت کەسێ لە ئاڵایە بکۆچەوە بێ شوێن داگیرکە ئەبەدەن ئێمە داگیرکردن نەبووین هەموو شوێنەکانمان هی ئاغزە لێرە و زۆر بە دۆستایەتی و تا ئێستا دۆستایەتێکی حاجی لفتی سلام علیکم عليك السلام وصار هردو تاهم صار روحهم يا ربي چاو سلامت بێ خوای گەورە سلامەتێکە لەگەڵ ڕۆژوانە چۆنی لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ حاجی لفتی تۆ پێم بڵە با بزانم بە گەنجی و بە کچێنی لێرە بووی بە کتێنی لە ئاغزەلات بووی ینی والحاصل کە زەواستان کرد شوت کردو هاتوویتە بەڵێ بەڵێ ئەی باشە پێش ئەنفالەکان لێرە بووی بەڵێ تۆ باسی ژیانی ئەو کاتەمان بۆ کەس ژیانی ئەو کاتە چۆن بوو ژیانی ئەو کاتە ئەچوین مەرداریمانە کرد و حیوانداریمانە کرد و تووتنمانە کرد و تەماتەمانە کرد و ڕزمان هەبوو هەرچی ئیشە مناڕمان بەخێوە کرد و ئەیتر ماشەڵڵا میوانمان بەڕێ کرد و پێشمەرگەمان بەڕێ کرد و ئەی حاجی تۆ پێم بڵێ ئەچێک لەو شتانی مشکیلە بوو ڕووناچی بوو ڕووناچی فانۆز و لامپا و فتیلە و ئەمانە لامپا نەبوو فانۆزە بوو لەگەڵ فتیلەیەکە ئیتر هیچکە نەبوو باشە ئەو فتیلەیە چۆن بۆ خۆتان دروستانە کرد دروستەکرا وەستای هەبوو قوتوویەک بوو دروستەکرا ئەو قوتووە قلێب هێنی تەکرا جاری وا بوو پەڕۆژ بوو پلیتە ویان پەڕۆ بتێکرا و باشە حاجی لفتیەوە چۆن خەڵکی ناخنکان قدوا بۆشت خانووکان هەمووی هەوایەدا وەک ئێستا نەبوو یەخانووی ئێستا لە هیچ دایەکە هەوا نادا حاجی تۆ بەبییر دیێکە لامپا هات ئارەوەڵا لامپا لۆکەس ئیتر لە دوای هەمومان هەبوو ئەی بابزانین بۆ ماڵ سواخدان یەکێک لە ئیشەکانی ژنانەوە بوو بووە ناوە سواخدەنەوە هاوینمان لی هات پولی هاوینێ 4,000 5,000 ئەو ناوماڵانمان قوڕاوە کرد و سواخمان دامان بوو با بۆنی خۆش بێ ئارەوەڵا لەتەمان گرتەوە بەتایبەتی کە دوایی ئاڕەشان ئاویان پێکرد زۆر بۆنی خۆش زۆر بۆنی خۆش بوو ئارەوەڵا حاجی بابزانی ئیشوکاری تر چیت بەڵین ئاژەڵداری وشتان کردووە ئارەوەڵا حیوانمانە بوو ڕاخمان هەبوو هەموو شتێکمانە بوو باشە حاجی ئەو کاتە نازانم خەڵک زۆر شارەزانە بوو چی بە زۆری هەر بەروبوومی حیوانەکان مەسەلەن بۆن من شیرەکە ئایان کرد بە ماست دوایان کرد بە دۆ دوای دۆەکانە کرد بە کەشک ئەمان کرد بە کەشک ئەماندا بە حیوان ئەیتر ئەمان کرد بە داڭۆک
تۆ مەبەستت تیژاوەکەیت ئەوەی کە لە هینەکەتان لێ گرت دوایی ئەوەی ئەماوەی لە دۆیەکاتاندا بە حیوان ئەماندا بە حیوە زۆر پێقەڵەوە بێ وایە والله خێمان تێکرۆماندایە ئارە والله حاجی با بزانم ئەو کاتە تۆ بەبێر دێ قاتر و شت لەم دێ هەبوو واللهی نازانم یانیەوە وڵاخە بەرزە ئەو کاتە زۆر بوو نازانم ئێستا لە هیچ شوێنێک مەگەر چۆنها کەسێک بۆ کات بەسەر بردن ئەو نامە بەسم قاتر و ئێستر و ئەم ئەسپ و ئەمان والله یەسر و هین لەم دیە نەمدیوە بگێ نەوەڵە بەبیر دێکە گایان هەبوو ئارە وڵات جووتیانە کرد هەتا ئێوارە زەلام جووتیە کرد خۆ سامەچینە نەبوو ئارە وڵات جووتیانە کرد و زەلام جووتیە کرد و ئیچێڕا و بەوە یەسریانە هێنا بە یەسر لە دەیەکان هەبوو لە تەوەکەڵەوە ئەهات جێرەیە کرد و ئەی کوتاو خۆ زەلامیش ئەی دوورێەوە وەک ئێستا نەبوو ئێمەڵمانە کێشاو باسی کۆڵت کرد بزانم لەم شێوەی سەرێ کۆڵە چیلکەوشتن نێنا والله لە تنارتووە ئەو تنارتۆی کەلی و یاتی نازانمتانە مەسەلەکە گەلێ لەوە بەرە خوارتر کۆڵەدارم هێناوەتەوە بۆ ئێرە ئارە وڵا لەو شاخۆ عەلێرەوە سەرەکەوتین بۆ بان ئەو لوتکە ئەچین بۆ کۆڵقمر و ئەمان هێنایەوە حاجی لێفتی ئەو کاتە زەحمە زۆر بوو وەڵڵای هەموو ژیان هەمووی زەحمەت بوو زۆر قورس بوو ئەی بۆ ئەڵەن دڵەکە خۆشتر بوو دڵەکە خۆشتر بوو خەفەن نەبوو کەس حەسوودی بە کەس نابەر هەموو چوونیەک بووین دیەکەمان تەبایی بوو خۆش بوو ئێستا نیە ئێستا کەس ئاگای لە دڵ کەس نییە ئێستا بەخوا ئێستا تۆ دڵی خۆش بە خەم منە نییە ئەو سازەلامێکمان نەخۆش بە حتاک و چاکە بۆیان دوور بێشتە حتاک و ئەوە بوو هەر هەموو بە دیارێودانی حاجی هەر ڕسم باسی ڕەحم و شەفەقەتی کرد کە یەکێکە مرد لە دەیەکە کەس جلی ناشۆرد کە پیاوان ڕیشان ناتاشی تۆ ئەوە بەبیر دێ ئارە وڵی هەتاکو ئەو ماڵە کوریان بۆ ئەو ماڵە نەکرد هەتا ئەو ماڵە ڕیشی نەتاشی هەمووی نەکرا یەک بەشەر نەبوو بین بۆیە تەعزیەکەی پێ بشکێنن بڵێن تۆ بە پیاوەکە بڵێن تۆ ڕیش بتاشە و ئێتر بچن کۆڵ بکەن و ئەچەم خۆیان بشۆن ئەنج ئەوانە کرد ئینجا ئارە وڵە بەخوا دەسوورێکی جوان بوو بەخوا حیف ئەجا وەک ئێستاش نەبوو هەموو ماڵێک لە لای خۆیەوە چێشت و نانێک کرد و ئەیبەت بۆ مزگەوت بۆ سەلام ژنیش دەچووی بوو ئەو ماڵە نان و چێشتە برد ئارە وڵە منش بەبیرم دێ کە ماڵێک مناڵیان نەبوو ژنەکان ئەوە چەفتیان هەبوو شتیان بە ئێرەوە تر نۆک بووە نیسک بووە نازام چی بوو تیانە کرد و بەڕیزە چوون بۆ ماڵک وایە ئارە وڵە دەیخوای گەورە ئێوەش مەحفوظکە ئینشاڵڵا ئێوەش بەخێر بێن سەر هەردوو چاوم سەر ڕۆحم قوربانم بۆ خوا ئاگاداری بێ ڕەبیر تۆ پێم بڵێ لەکوێ بووی لە شاخەڵمانە شوان و ماتۆر ینی شوانی بە ماتۆڕەکەن ئەی بەبەسمەوەی ئەوە بێلامانەوەکو گوێ درێژ بەکارێکەکەن حتممە ئەوە ئێستا کنگریشت هێنابێتەوە یاخوا بەخێر بێتەوە تۆ گاوانی یا شوانی من شوانە مەڕ ئێستا شکر مەڕ تێرە خواوەنی لەخوا بەزای تێرەخوا جیاوگژ و شتی باش ئەی بینیم خەریکە وردە وردە داریش گەڵاکەوانە ئەی چۆن گڵای کردووە گەڵای کردووە باڵێ وابزانام گەرمان شاد وردە وردەنجا سێبەر خۆش ئەی لەگەڵ ڕۆژوان چۆنی لەخوا بەزای باش الحەمدولله سەلامەت بێ لەخوا سەلامەت قوربان سلام علیکم عليك السلام شلونی يا اخويا بخير الحمد لله ما شاء الله زۆر جلوبەرگە جوانە ما شاء الله ئەو تۆ پێم بڵێ بەبیرت دیکە یەکەم جار جامانت بەسووە بەڵێ ساڵی چەند بوو ساڵی 65 ئەو ناو حاجی بۆ ئەو کاتە پیان ناخۆش بوو
خەڵک تۆ پێشەکی نێژن بەخێرات نەکان کردووە ئەرە کردیوانە لە باش نانەگلەی لێ ناکەم گلەی ناکەم بەس با کامێرەکە ها ڕووکەینە لای کامێرەکە باشە جاران بۆ پیان ناخۆش بوو گەنج سەری ڕوود بێ ئیتر وا بوو خۆی شتەکە وردە شتەکە بەرەو پێشتر ڕۆیتووە لە پێشە سەیری زوو بکەیت و سەیری ئەزە بکەی ئەرز و ئاسمانە باشە من حاجی کاکەوڵای ڕەحمەتی برای تۆ تۆ پێم ئەو کەڵەکەی چۆن دروست کردووە ماشەڵڵا ماشەڵڵا زەلامی وسە ئازاوی بێ خەزازان ئێستا نەبێت ئەسان چی بەردی تایە ئەو قوتی پێ6 زەلامی نە شۆفەر هەبوو نەحەپارە هەبووی هەمووی بەنۆڕشت دەهاتوە ها لێرە ئەکرا بە دیواروشت تۆ سەیریکە ئەوانە بە چ ئەمەلێکەوە خان و هینیان دروست کردووان بەجێن هێشت دنیا چەند بۆقەتە لە ساڵی 90 کە هاتی نەوانێت تەبان چۆل بوو 4 ماه هاتە ئەو لەگەڵ 3 مالیکەیە هاتنەوانێ باش بوو خێرخواز نەخی چینکان دەپێ هەموو خانوەکان بەسەرمان ئارمە چینکۆدا ئەرەوەڵ هەمووی بەسەرمان گەورە مەحفوظتان کایخوا بەخێر بێن یاخوا پێ خۆشحاڵم بەخێر بن بەخێرتان لێخوا لە ئێوەش ڕازی بێ خوا لەومان ڕازی بێ خوا ئەم ڕۆژۆمان لێ قوڵکە خوا ساڵی تازەمان بە خۆشی و بەرهەم بەسەرا بڕایڕی و خاتی قورآن خوایە ئامین جا قوربان گیان بە سوپاس دەکەم با بچمە لای حەجی سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله یاخوا بەخێر بێ سەرچاو نانە احتیادیە فەرموو قوربان دیسان هەر بۆ لای تۆش دێمەوە بۆ مەوزوعی کڵاو جامانەکە با بزانم ئەحمەد ڕووبکەنی لای تۆ با بزانم تۆ بەبیرت دێ کە جامان کردووە قوربان لەوەتی کە فاممان کردوتەوە باوکمان ئەنگو ئەی بە کوڕم سەر ڕوودکردن ئەبێ فێری کڵاو جامانە بیتر کە چوینێتە مەکتەب لە ئەوڵ ساڵەوە لە مەکتەبەکە هاتینەوە کوڕم کڵاو جامانەکە بەستە با نەبی بەگاڵتە چی خەڵک پیاوانە بە باشە با بزانم ئەی بۆ مەوزوعی ڕۆژوو تۆ بەبیری دێ لە یەکەم ساڵ کەتیا بە ڕۆژوو بکێ بوو ناتوانم ساڵەکە دیاریکەم بەس کە لە 7 ساڵ بە ڕۆژوور ئیتر ئێمە فێری ڕۆژیان کردوین ئیتر ئەگەر ناو بە ناو قلێشمان لێ خواردبێ بەجی باوکمانەوە یەگو نابێ بە ڕۆژوو بن کاک حاجی با بزانم ئێوە ئێستا خەڵک ئەگەر بە ڕۆژوو بێ ئیش ناکات بەس با بزانم ئەو کاتە تەمان ئەو کاتە هەموو شتێ بەدەسە کرا بە بازووە کرا وەکو ئێستا مەکاین نەبوو شت زۆر نەبوو ئەرز چێڵان ڕەنگە بە گاجووت و بە قاتر و بە نازم ئەلەم بابەتە ئەبووە بە داست بیدوریتەوە بە جێرەیکەیت و ئەمە باسم ئەوەیە بە ڕۆژوو بووبن و ئیشتان کرد بێ بەڵێ کردومانە بە هاوین کە درۆمان کردووە بە ڕۆژوو بینە بەس هەتا ئێوەرە نەکراوە نەکرد هەتا ئێوەرە نەکراوە بەیانات تۆزێ کە نوێش کرا و ڕێشتوونی تر هەتا توانیان بۆ کردویانە دوایە چوین ئەو چەمە بریدە و پانکە نەبوو وەکو ئێستا ئەچوین ئەو چەمەوە پەرچەبیان داخست ئەو چەمە ئێمە ئای زۆر بوو ئیتر لەسەرەوە هەتا ئێوەرە نهاتنەوە موفقتان کە ئینشاءڵڵا سەلامەت بنە با قوربان سوپاسان دەکەم سەلامەت بنە خۆ علی جان وەڵامەوە ڕکلامە بۆ ئەو برینجە بکەم یارمەتی هەیە لێرە ڕکلامە بکەم باش سوپاس بۆ هەرێکە لە برنجی گوڵبەهار و کۆبانێ کە بە درێژایی ڕەمەزان سپۆنسەری بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بوون ئافرین بۆ تۆ سوپاسی ئەم دوو برنجاکەین وانە دەستخۆش زۆر مەمنون زۆر سپاس ڕەمەزانیان هەموو خەڵکی ڕەمەزانیان بۆ بەڕێکرد ئافرین دەستخۆش ئەی تۆ باوەنەڵی چی وەڵڵای سپاسیانەکەم هەموو ئێوارانێک ڕکلامەکەن ئافرین بۆ تۆ وەڵڵا ڕاستەکەی وەڵی تۆوە ئەی تۆ قسەیەکت هەیە بۆ بەرینجی کۆبانە و گوڵبەهار وەڵا کاکەوە جاران ئەچم بۆ خەڵخان ئێ ئەی ئێستا لێوە ئەچم شروع بەگڕم ژانەوە مەبێ
خوا بەڕاستە دەکاکە خوا حافیزتان بێ وەختی بانگە خوا حافیز. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لە ناوچەی قەڵاسێوکە و واروەها لە گوندی مۆتلیجەی نزیک بە شارەتی ئاغژەلەر کۆتایی بە بەرنامە ئەم ڕۆژمانەیەنین تاکو بە گەشتنەوەیکی دیکە و جێگەیەکی دیکە و ئێوارانێکی دیکەی ڕەمەزان هەمووتان بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. فإن تسوية الصلاة من تمام الصلاة. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. الله أكبر.